دوای پەخستنی بۆ ماوەی زیاتر لە 1 ساڵ پەرلەمانی کوردستان هیچ کۆبوونەوەیەکی فەرمی بە ئامادەبوونی دەستەی سەرۆکایەتەکەی ئەنجام نەداوە. کۆنەبوونەوەی پەرلەمان لەوە کاتێکدا کە هەرێمی کوردستان پێیدا تێدەپەڕێت کێشە و گرفتەکانی زیاتر قوڵ کردوتەوە، لە کاتێکدا هاوڵاتیان چاوەڕوانی کاری زیاتری و گرنگتریان لە پەرلەمان دەکرد، بەتایبەتی ئەم خولەی پەرلەمان کە بە یەکێک لە خولە کاریگەرەکان باسی لێوە دەکرا. لە ئێستادا هەڵمەتێکی واژۆکۆکردنەوە بۆ ئەنجامدانی یەکەم کۆبوونەوە دوای پەخستنی پەرلەمان لەلایەن چەند پەرلەمانتارێکەوە دەستی پێکردووە. بە پێی زانیاریەکانی پەیام ئەو لیژنەیە واژوو لەسەر تاک دەکات نەک فراکسیۆن، هەر ئەندامێک ئامادە ببێیان نا واژووی لێوەردەگیرێت. لە ئێستادا پرۆسەی کۆکردنەوەی واژوو بەردەوامی هەیە. بە پێی زانیاریەکان جگە لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان چەند ئەندامێکی تری بەشێک لە فراکسیۆنەکان واژۆیان بۆ ئامادەبوونی ئەو کۆبوونەوەیان نەکردووە. لە دوای تەوابوونی هەڵمەتی کۆکردنەوەی واژووی پەرلەمانتاران کۆبوونەوەی سەرۆکی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان ئەنجام دەدرێت و دواتر بڕیاری کۆبوونەوە دەدرێت. پێش کۆبوونەوەکە دەنگۆی کۆبوونەوەی پەرلەمان لە دەرەوەی باڵەخانەی بینایی پەرلەمان لە ئارادایە. ئەگەر هاتوو پارتی ڕێگری کرد لەو کۆبوونەوەیە، پەرلەمانتارێکی پارتیش هەر جۆرە کۆبوونەوەیەک لە دەرەوەی بینایی پەرلەمان بە نایاسایی ناو دەبات. ڤەمان فەیسەڵ ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان با ماڵپەڕی فەرمی حیزبەکەی ڕاگەیاندووە بەڕێوەبردننی کۆبوونەوەی پەرلەمان لە دەرەوەی تەلاری پەرلەمانی کوردستان پێچەوانەی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 پەرلەمانی کوردستانە و هەر کۆبوونەوەیەکی وها بکرێت هیچ شەرعێتێکی نابێت. لە بەرامبەردا سکرتێری پەرلەمانی کوردستان بە پەیامی ڕاگەیاند ئەوان ئاواتەخوازن کۆبوونەوەکە لە ناو بینای پەرلەمان بکرێت، لەبەرەوەی ئەو کۆبوونەوەیە دەبێتە هۆکارێک بۆ تواننەوەی بەستەڵەکی نێوان لایەنەکان. سکرتێری پەرلەمان ڕاشی گەیاند ئەگەر هاتوو ڕێگریان لێکرا ئەوە لە هەر شوێنێکی تر بۆیان بگونجێ کۆبوونەوەکە ئەنجامەدەن. لەبەرەوەی بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەگەر هات ڕێگری لە سەرۆکیان ئەندامانی پەرلەمان کرا دەتوانرێت لە دەرەوەی باڵەخانەی پەرلەمان کۆبوونەوە ببەسرێ.